بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕەنگە. چەند ڕۆژ لەوە پێش پەنابەرێکی کورد لە هەرمی کوردستان چۆ بەردەرگای ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر و خۆی ئاگرتێ بەردا. بە پێی هەواڵ بێزاد مەحموودی کە پەناخوازێک بۆ ئێستا گیانی لەدەستاوە. سەبارەت بە دۆخی پەنابەران لە هەرمی کوردستان داخواژمارەیان چەندە و لە چ دۆخێکدا دەژین لەگەڵ سێمی وا قسە دەکەین. زێنەبێ ئاراوەند پەنابەرە لە هەرمی کوردستان، ژاکان مەلەکشا هەم پەنابەرە و هەم پەناخوازە و هەروەها لە ڕێکخراوی مافی مرۆڤ هەنگاو لەگەڵ کاک ئەرسەلان یارەحمەدین. لە پێشدا کاک جەلال کاک ژاکان ببوورە بە لە بەڕستانەوە دەست پێ بکەم بە پێو هەواڵی کە خۆ لەسەر فەیسبووکت دانابوو گۆیا ڕۆژی یەکشەممە کە بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە دۆخی پەنابەران لە بەردەرگای UN خۆپێشاندانێکتان ساز کرد، گۆیا هەوڵی ئەوە داوە کە تۆش خۆ بسووتێنی. دەکرێت بڵێ تۆ پێ دوایە بە خۆسووتاندن UN وەڵامی ئێوە دەداتەوە؟ سەرتا سڵام جەنابەتانە بینەران عەزیز و میوانە بەریزەکان دەکەم. وا بزانم کە هەموو دەزانن کە ساڵان ساڵە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بارودۆخیان نائاساییە لە باشووری کوردستان بە هەر شێوەی هەوڵیانداوە کە بتوانن دەنگ خۆیان بڕەسن بە گوشە ئەو نەتەوە یەکگرتووەکان، بەڵام هیچ چارەیان نەبووە. ئێستا چۆن هیچ چارەیەکیان نییە، خەڵک وا دەکەن بەڵکە وەک جوورە دەنگیان ببیستن و بە قسەکانیان بکەن. هەو جوورەکە زانن مەرحوم بێزاد کە ئەم کارە کرد، هەرچەند ئێمە تەییدی کارنێکی خۆمیش دەست پێ کاردام، بەڵام باعث بوو گوێی لەمان بگرن. ئەم کارێکە من بە خاطر خۆمم نەکردووە، بە خاطر بیش ئەز 25 یا 30 هزار پەنابەر و پەناخواز ڕۆژهەڵاتی کوردستانم کردووە. بەڵێ زێنەب خانم، کاک ژاکان باسی ژمارەیەکی زۆر دەکات لە پەناخوازان. چەند لەو پەناخوازانە خانمن کە پەنابەرن و ئێستا لە هەرمی کوردستاندا؟ من سەرەتا پێش دەست پێکردن سەرخۆشی خۆماڕاستەی بنەماڵەی قوربانی دراو کاک بێزاد مەحموودی دەکەم. هیوادارم خواسە بوریان پێ بدات. بەڕاستی زۆر ناخەژێن بوو ئەو کەسیش چاوەڕوانی وەی لە UN نەدەکرد. وەکو پەنابەری ژن بڵام ناتوانم، ینی ژمارەی دەقیقم نییە، بڵام ئەوەندە ژنە پەنابەرن وەلی سەرجەم ئەو ژمارەی کە زاهیرەن UN ئەو ڕۆژانە کردوێتی، ینی چەند مانگ لەمەوە پێش کردوێتی، دیارە دەبێ 10500 پەنابەر ببێ، بەس ینی کەسی ژن و پیاوی جودا نەکردوێتەوە بڵێ ژن ئەوەندە بێ پیاویش ئەوەندە بێت، سەرجەمی ئەوەندەیە. زۆر باشە، مەبەستمەوە بوو کە چونکە وەک لە وێنەکاندا ڤیدیۆکاندا نیشان دەدرێ خانمێکی زۆرش بەشدار بوون. دەستمە لای کاک ئەرسەلان. کاک ئەرسەلان، ئێوە لە ڕێکخراوی مافی مرۆڤ تا ئێستا ئەگەر بتوانن ژمارەیەک بدەن و پاشان ئەم دۆخە چەند ساڵە بەو شێوە بەردەوامە، ینی خۆ پێشاندان لە پێش UN یا مەسەلەی پەنابەران لە هەرمی کوردستاندا؟ سەرەتا سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان و وەکو خۆم و وەکو هەموو هاوڕێیانی هەنگاو سەرخۆشی لە بنەماڵەی کاک بێزاد مەحموودی و هاوڕێیان و هاوسەنگەرانی دەکەین. بەنسبەت ئاماری پەنابەران لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا چەند مانگ بەر لە ئێستا ئامارێک بڵاو بووە کە حکوومەت هێرێم بڵاوی کردووە کە ڕایگەیاند 10500 پەنابەری سیاسی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان. و بەڵام ئەگەر ئێمە چاولێکین ئەوان دەڵێن پەنابەر، ینی خودی UN ئامارێکی دقیقی نەداوە. ئەگەر چاولێکین بە سەرنجدان بەو کمپانیای کە لە باشووری کوردستان هەیە و کوردی ڕۆژهەڵاتی تێدا نیشتە دێن، دەزانین سەردەمی شەڕی ئێران و عێراق بە هەزاران کوردی ڕۆژهەڵات لە ناوچە سنووریەکانی سەرپێڵی زەها و قەسری شیرین، شاعباد، سەلاسی باوەجانی جوانڕۆ و تەنانەت پاوە ئاوارە بوون و هاتوونەتە عێراق و
تا کاتی ڕوخانی ڕژیمی باس هەر لە کەمپی ڕۆمادی بوون لە پارێزگای ڕۆمادی دوای ڕوخانی ڕژیمی باس ئەوانە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و بەشێکیان چوونە دەرەوە و ئێستا چەندین کەمپی پەنابەران هەن جیا لە ئەو کەمپانەی کە بنەماڵە حزبیەکانی تیان هەن حزبەکان وەکو کۆمەڵە و دیموکرات و پارتی ئازادی و خەبات ومانە چەندین کەمپی دیکە هەن وەکو قۆشتەپە لە کەمپی کاوە لە هەولێر وەکو کەمپی باریکە وەکو شێرەوەن و کەلار لە قەزای کەلار ئەمانە هەن کە پەنابەرانی ڕۆژهەڵاتیان تیا و جیا لەوانەیش بە هەزاران کوردی ڕۆژهەڵات لە نێو شارەکانی هەرێمی کوردستان دەژین کە ئێمە پێمان وایە زیاتر لە 30,000 کەسی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لێران ئەوانەی کە مافیان نییە بگەڕێنەوە چون لە ماوەی نزیک 15 ساڵ دەبێت کە هەرێمی UN لە هەرێمی کوردستان هیچ کام لە پەناخوازانی ڕۆژهەڵاتی وەکو پەنابەر کەیسەکەی وەکو پەنابەر قبول نەکردووە و ئەگەر بەپێ و ئامارەش بێت کە خۆیان دەڵێن 10,500 پەنابەر هەیە کەواتە ئەوانەی کە پەناخوازن و لەم 15 ساڵە هاتوونەتە هەرێمی کوردستان زۆر زیاترە و ئامارەکەی دەتوانێت لە 30,000 زیاتر بێت بەنسبەت دۆخیانەوە بەڕاستی لەم ساڵانەی دواییەدا دەبینین کەمترین مافی پەنابەرانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان دراوە لەلایەن UNەوە و هەڵاوەردنێکی زۆر هەیە لە نێوان ئەو پەنابەرانەی ڕۆژهەڵاتی و پەنابەرانی ڕۆژئاوا و باکووری کوردستان دەبینین ئەوان خزمەتگوزاریەکی زیاتر دەگرێن بە شێوەیەکی ڕێکوپێکتر کەمپیان بۆ دابین کراوە و تێیدا دەژین ئەو شتەی کە بەداخەوە بۆ ڕۆژهەڵاتیەکان تایستا نەکراوە و دەبینین ئێمە پەنابەری ڕۆژهەڵاتی هەیە کە 40 ساڵە زیاتر لە 40 ساڵە لە باشووری کوردستان و لە عێراق هەیە ئێستا 3 نەسڵەکە هیچ کامیان هیچ کارتێکی پێناسیان نییە کە بیان ناسن ینی بتوانن هاتوچۆی دەرەوەی عێراقی پێ بکەن. بەڵێ کاک ژاکان تۆ لە ڕاویژی قسەکان تقریبان هەم زاراوەی سۆرانی و هەم کورمانجی تقریبا تێکەڵەگەر بۆ بینەرانمان باس بکەیت تۆ خەڵکی چۆی و چەند ساڵە خۆت وەک پەنابەر هاتوویە هەرێمی کوردستان؟ من خەڵکی ئیلامم شارستان مەڵەشاییم ماوەی 2 ساڵ و نیم دەبێت لێرەمە هەم چون شێرە نەتوایی و کوردەواری و زۆر نووسیوە چەندین بار منیان دەست بەسەر کردن لە زیندان بوومە کە ئاخر جاردی هیچ چارە بووم نەما بێژگەیە ماڵ بەجی بێ و پیان بوو هەولێر. زێنەب خانم ئێوە چەند ساڵە کە هاتوونەتە هەرێمی کوردستان؟ ئەمیش 2 ساڵە هاتوومە. بەڵام تا ئێستا وەڵامیان داونێتەوە ینی وەڵامی UN بۆ ئێوە چ بوو؟ ئەمە وەکو پەناخواز لەوێ کەیسەکەمان قبول کراوە ینی پەنابەر نین بەس ئێستا کە ماوەی بەسەر چووە جوابمان نادەنەوە دووبارە بۆمان نوێکەنەوە یا هیچ یارمەتیەک و ئەوانەمان لێ نەدیتونە. کاگەر سەلام خۆشت ئاماژەت پێکرد لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی زۆر پەناخواز هەنە بە تایبەتی لە سووریاەوە کاتون و ڕەنگە لە ناوچەکانی دیکەی عێراقیژا جاوەک پەنابەر هات بن یاوەی کە لە هەرێمی کوردستان بژین. باشە تۆ ئاماژەت بە مەسلەی جیاوازیدانان کرد بۆ UN چه جیاوازی هەیە گە پەنابەرەکە کوردی خەڵکی سووریا بێ یا شوێنی دیکە بێ؟ لەڕاستیدا بەپێی بڵێم دیارە لە هەرێمی کوردستان ئاوارە و پەنابەرێکی زۆرن هەر ئەمڕۆ راپۆرتێک بڵاو کرایەوە کە باس لەوە کرابوو 927,800 کەس پەنابەر و ئاوارە لە هەرێمی کوردستاندا دەژین. لەوەیش کەوتم لەوانەیە 30,000 کەسێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان من ئەلبەت تەنیا ئەوانەی کە سیاسین و ناتوانن بگەڕێنەوە بۆ ئێران. دیارە کەسانێکی زۆر هەن کە دێن عێراق کار دەکەن ئیش دەکەن لە UNیش ناویان نووسیوە هاتوچۆی ئێرانیش دەکەن بە ئاسایی ینی بە شێوەیەکی یاسایی هاتوچۆی ئێرانیش دەکەن و هیچ کێشێکیان نییە. پرسیارەکەی دیکە ئەگەر بکرێ چی بوو؟ بەڵام باسەوە کرد کە هەڵاوارد نەکرێت لە ڕاستیدا ئەو هەڵاواردنە زۆر بەزەقی دەردەکەوێت لە کاتێک سەردانی UN دەکەی. من خۆم ڕۆژی پێنجشەمەش کە لەو مانگردنەدا یەکێک لە نوێنەران بووم لەگەڵ ریکاردۆ بەرپرسی UN لە هەولێر
مثلا قسەمان کرد وەکو یەکی لەو 6 کەسە لێ لەگەڵی دانیشتن قسەمان کرد من خۆم پێم ڕاگەیان وتم جیاوازی هەیە وتی وانە وتم من خۆم پێیان ڕاگەیاندوم مەسەڵەن من خۆم چەندین هاوڕێ دیکەم هەیە کە پێیان ڕاگەیاندراوە کەیسی پەنابەرانی ئێرانی بۆ ئێمە لە ئەولەویەت نییە یعنی ئەمە بە زۆربەی پەنابەرانی ڕۆژهەڵاتی وتراوە یعنی جۆرێک بە حاڵەتی منەتیشەوە بە خەڵکەکەیان وتووە کە ئەگەر هاوکاریەکیش بکرێن جاروبار ئەو هاوکاریە مەسەڵەن بەخاتری ئەو سووریانەیە کە هاوکاریەوە دەکەن ئەو جیاوازیان لەوێ دەردەکەوێت کە دەبینی ئەوانە ساڵانە چەندین جار هاوکاری ماڵی دەکرێن پارەی سوتەمەنیان پێ دەدرێ لە کاتێک نەخۆش دەکەون یا کەسێکی خاون پێداویستی تایبەتیان هەبێ بە هەموو شێوەیە هاوکاری دەکرێن بەڵام بەداخەوە بۆ پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شتە زۆر کەم. کاک ژاکان کاک ئەرسەلان حتمەن گوێ لە قسەکانێتی کە دەڵێت ئەوان وەک ڕێکخراو پەیوەندیان لەگەڵ UN گرتووە باسی دۆخی ئێوەیان کردو ئێوە وەک خۆتان لە نێو خۆتاندا ئایا پەیوەندی ئێوە لەگەڵ UN چۆنە نوێنەرتان هەیە لە چ ڕێگایەکەوە پەیوەندی بە UN دەگرن لەسەر مەسەڵەیەم چەند ڕۆژە ئەبەستە بەگشتی ئەتوو با بڵین چەند ساڵێکە کە لە هەرمی کوردستانی لە چ ڕێگایەکەوە پەیوەندی بە UN دەگری خۆت بە تەنیا دەچی یا لە نێو خۆتاندا با بڵین کمیتێکتان هەیە نوێنەر دەچێ لە باتی ئێوە قسە دەکا وەک چۆن کاک ئەرسەلان وەک ڕێکخراوی مافی مرۆڤ دەچێت لەگەڵاندا زۆری وەخت منن هەر بە تەنیا دەچین چون لەوانەیە من نازانیم ئەگەر ڕێکخراوی دیاری کراوە بۆ ڕۆژهەڵاتیەکان نازانم یا لە تورمەدیان بڵاو نەبووە جۆرێکی ئمە بزانین من خۆم بە تەنیایی چونکە زۆربەی خەڵکی وا بووە بەڵام بەداخەوە بۆ ئەوە کە ئەگەر کەسانێکیشان دێ نیتە کارکەن دێ مەسەڵە کارکەن نەتوانسن وەک جوورە بتوانن مافە پەنابەر یا پەناژویان بگرن من خۆم بە تەنیا شومە بەڵام شتێک لێرە هەیە زۆر شاید هەندێک بچووە سەرە و کەسانێکی ڕێکخراویان هەیە بەناو ڕۆژهەڵاتیەکان من کەس دەناسم 20 دافتەر وەرگرتووە کە ئەوە ئەلبەتە لە حەریمە کوردستان وەرگرتووە کە یارمەتیە خەڵکی ڕۆژهەڵات وای بێ بەڵام بەداخەوە کە حتا هزاری لەیش هەم بوو ئەو خەڵکە دابین نەکردنەیە فرە خراپە لەوانەیە ئەگەر شخص سروک مەسعود و نەشیر و مەسعود بارزانی باشتر بزانن بارود قیمە چیە حتما یارمەتی دەدەن ئیمە ئەگەر بتوانیم لەناو خۆمان نوێنەری هەڵبژێری من بشوە لەگەڵ ئەم سروکانە قسە بکات بۆ خەڵکیمە حتما هەندێک باشتر دەبی بۆ خەڵکیمە چون هەوجێک خۆتان دەزانن هەندێک لە مەسەڵەکان هەیە لەژێر نەزەر حکوومەتە مەرکەزی عێراقە ئەقلیمی کوردستان نەتوانێت چارەسەری بکەیت بەڵام زۆربەیان دەتوانێت بکەیت وەک ئەمە بۆچی ئەوانەمانە کە هەوسەیان نەتوانن خانووکەریە بکەن لیان هەیە 4 نەفەری 5 نەفەری لەنەوە هەتۆ دەرەجە 4 و 5 و هەتا سفرەکانی دەژیان بارودۆخیان زۆر خراپە بۆ یە خەڵکی من نەتوانێت سەیارە مڵ هەرچی بەناو خۆی بکڕێت ئەگەر بتوانن ئەم ئاسانکاریە خود حکوومەت حەریم بکات من دەواکاریم هەیە لیان ئەگەر بتوانن هەندێک بارودۆخی مە باشتر دەبێت ئەگەر ئیش یارمەتی دەدەن بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بزانن دە چ لایەکەوە دێن ئێڵامیش بکەن تا ئەو کەسانە بتوانن بشن ئەو ڕێکخراوەکە یارمەتی پێکراوە بێدێ بەدەست خەڵک بتوانن وەرێ بگرن خەڵکی زێنەب خانم ئێوە باس کرد کە دەوری 2 ساڵە لە هەرمی کوردستان ئێوە پەیوەندی چۆن لەگەڵ UN دەگرن وەکو با بڵین خانمەکان بەجیا دەچن یا لە چ ڕێگایەکەوە کار دەکەن خۆم خانمێکی مجەڕەد نیمە ئەو مێردم هەیە من لەگەڵ مێردەکەم پێکەوە چوین یەکەم جار کە کەیسەکان بە قسەی خۆیان قبول کردین و فۆرمیان داینێ دوایش کۆڕۆنا بەسەرداهات دیدی دوای کۆڕۆنای ئەمە نەتوانیوە نەچوینە هەر بە تەلەفۆن شتەکان جێبەجێ بوونە بەس تەلەفۆنەکانیشیان یەک ڕقەمە تەلەفۆنیان بۆ دەکەین یا جواب نادەنەوە یا مەعەدەل پیشغاڵی دەکەن یان هەر شتێکی دی جوابیان نییە کاک ئەرسەلان تو باسی ڕێکخراوەکانی سیاسی کوردستانی ئێرانت کرد باشە بە تایبەتی ئەوانەی کە دەچنە تورکیا
زۆر لەسەرەوە حیساب دەکەن کە ڕێکخراوەکانی سیاسی با بڵێن تلێکسان بۆ لێدەن لەوێ ڕێکخراوەکان لە نیزەگە و پەنابەرانە ئەگەر شی بکە بۆچی یا بەگشتی ڕێکخراوەکان چەندە یارمەتی و پەناخوازانە دەن بۆی کە بە فەرمی بناسرێن و UN هاوکاریان بکە ڕێکخراوەکان مەبەستی حزبەکانە بەڵێ حیزبەکانی کوردستانی ئێرە لەڕاستیدا UN لێرە ئەرکێکیە ئەرکی بەنسبەت پەنابەرانی سیاسی هەیە کە کەسێک بۆ هەر هۆکارێکی سیاسی کە گیانی کەوتە مەترسیەوە لە ئێران هاتە دەرەوە ینی هاتە هەرێمی کوردستان پەنای بۆ ئێرە هێنا UN پشتیوانی کات بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین UN وەک خۆی هیچ پشتیوانی ناکات ینی هەموو جۆرە پشتیوانیەکی UN کە کەمیشە لە ڕاستیدا لە دانی کەمی خۆیەتی بۆ پەنابەرانی ڕۆژهەڵاتی گرەی داوە بە حزبەکانەوە ینی کەسێک کە نەبێت ئەندامی حزبەکان لە UN ناتوانێت هیچ جۆرە پشتگیریەک وەربگرێت تەنانەت بەڵگەیەکیش بێدەن ناتوانی لە سەیتەرەکان هاتوچۆی پێ بکەی نە دەتوانی لە نێو شارەکان خان و پێ بکری دەبێ هەر بە دزیۆ هەت زۆر کەس ینی ئەم کێشانەکان بەداخەوە کەسانی سیاسیش کە تەنانەت پشتگیری حزبەکانیشان بێ ئەگەر مجەڕەت بن دەبێت بە دزیۆ بژین لە ناو شارەکانی هەرێمی کوردستان چون ئیزنیان پێ نادەن ئەمانە کێشەی پەنابەرانی سیاسین کە دەبێ باس بکرێت دەبێ زوم بکرێتەوە کە هەندێک ماپ هەیە بەڕاستی لەو پەنابەرانە زەوت کراوە کە کەسانی دیکەی کە بە ئاسایی ینی سەردانی ئێرانەکەن و دێن و دەچن ئەو کێشانەیان نییە بەڵام بەداخەوە پەنابەرانی سیاسییان کاکژەکان تۆ تا ئێستا پەیوەندیت بە حیزبەکان گرتووە کە هاوکاریت بکەن و چۆنیان وەڵام داوێەوە وا بزانم ڕێسم هەیە بووتەوە عەزاڵ کوردستان لە بوارە سیاسی و خەباتەوە هەم عەقیدەی من هەم بیر و باوەری من زۆری فرێزیان دەگرن بەڵام لە مەسەڵەی پەناهجویان وا بزانم چون هەندێک شت هەیە قازانجێ بوو پەنابەرانە ئەوە کە قازانجێ بوو بەرامبەرانە لەوانەیە مافە حزبەکان نەبوو لێ مەسەڵە وا بزانم وان بەشداری نەکەن منی هەر کاتی هاتم بۆ ئێرە زۆربەیان دەزانم من دەناسین بەڵام هیچ کاری کەس حزبێک بۆ من نەکرد تەنیا دەتوانستم بچم بۆ ناوە UN کە ئەوەیش یارمەتی زۆری نەداوە لە مەسەڵەی داواکاریمان ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان تەواوە خەڵکی کرد لە ناو ئەو خۆپیشاندنە بوون چه ئەوانەی کە ئەندام حزبن چه ئەوانە نە وەک منن هیچ کامیان نوێنەرە حزبیان بەدڵ نەبووە یعنی یەکی لەوانە نییە بەدڵی بوو لەوانەیە حتا خۆیان حزبی بوون بەڵام نوێنەریان دەوێت کە حزبی نەبوو یەک کەس بوو لەناو ئەو چەند نوێنەرە کە ڕۆشتن لەگەڵی UN قسە بکەن کە نوێنەرە مردم بوو مردم هەڵبژاردنێ کە بەداخەوە کاتی ڕۆشت بوو بۆ ژوورەوە ئەو نوێنەر حزبەکان وتون ئەگەر ئەم کابرا لێرە بوو ئیمە قسە نەکرد ئەوەی بعد ڕۆپی ئەوەی دەرکردون لەو شوونە دی کەس نەزانی ئەوانە چیان وتووە ساڵانە پێشوە بووە ساڵانی ساڵە واسە کەس نەزانێ ئایا ئەوانە ڕیکۆرد لەگەڵ یەکەن چی دەکەن کە لێرە مافە ڕۆژهەڵاتیەکان ساڵان ساڵە خۆراوە ئەمە بەسێک وتم یەک بەستر ئەزافە بکەم کە کاک ئەرسڵان لێیە زانیاری زۆرترە کە وەداخەوە هەندێک لە باشووریەکان لە بین ساڵ 1998 کە لە ژنەف پەناخواز بوو هەندێک قەرار بوو لە ڕۆژهەڵاتیەکان بڕون بوو ئەو وڵاتە هەندێک زۆریان باشوورەکان لە ژیان چونە ئێستا ئەلی ئەشرەف مەجیدی پەیوەندی کردووە وتوە بەرجەشیش ساڵ 1998 قبولی ژنەفی گرتووە بەڵام ساڵ 2001 پێوتنە کە یەکتر لە شوونەتە ڕۆشتۆ بۆ ئەو وڵاتی یعنی زۆربەی کەسان وانە کاک ئەرسڵان دەتوانین لێ بابەتێشە زۆرتر قسە بکەیت چون زاریانی زۆرترە بەداخەوە یعنی هیچ کەس نەتوانست هەتا حزبەکان نەتوانستن ماف ئەو کەسانێک بەعنوان پەناهخواز یا پەناهجوون لێرە بدەن نازانمیش بۆ چیوا بووە زێنب خان تۆ ئاماژەت بە مەسەلەی کۆڕۆنا کرد لەو ماوەیەدا کە پەتای کۆڕۆنا لە جیهاندا بڵاوبووێتەوە UN یا هەرێمی کوردستان هاوکاری ئەوەی کردو بە تایبەت لە بواری دەرزی لێدان و لەباری ڤاکسین لێدانەوە نەخێر بە هیچ شێوەیە
هیچ هاوکاریکیان نەکردوینە ئەو زمانی کە کۆرۆنا هاتە گۆڕ بەداخەوە ئەمە ڕووداوێکمان بەسەر هات بوو هاوسەرەکەم لەسەر جێگا بوو کە نا حیزب و نا UN هیچ هاوکاریکیان نەکردین بەس کەسانی خێرخواز وەکو کەسی مەدەنی ئەوانە تۆزە هاوکاریان کردی. باشە ئێوە ڤاکسینتان لێدراوە ڤاکسینی دژە کۆرۆنا نەوەڵڵە تەنەدراوە. کاگەرسەلام بە بێمەوە لای بەڕێستان ئەوەندەی ئێوە ئاگادار بن وەک ڕێکخراوی هەنگاو تا ئێستا و پەنابەرانی کە لە هەریمن ئایا UN لە هەولێر لە هەریمی کوردستان هیچ پەناخوازێکی بۆ دەرەوە بەڕێ کردووە؟ لە ڕاستیدا ئەوە نزیک بە 15 ساڵە ئەو شتە ڕاگیراوە ینی خەڵک نەک کارتی پەناخوازان وەکو پەنابەر دەنووسن تۆمار دەکەن نە ئەوەی پەنابەریان ناردێت دەرەوە بەڵام زۆر شت هەیە کە باس کراوە من شتێکم کە دوێنێ بینیم خۆم لە پێش خۆپەشاندانەکە بینیم بەرادەرێک هاتووتی من 40 ساڵە هامە ئیزنم بدەن بڕۆمە ژوورەوە دەیوت من 40 ساڵە هامە عێراق و هەرێمی کوردستان 20 ساڵە من کارتی پەنابەری UN هەیە ینی وەکو پەنابەر نووسراوم قبولی ژنەفم هەیە بەڵام هیچ نەبراومەتە دەرەوە هیچ هاوکاریەکیش نەکراوم ینی نەبراوم بۆ وڵاتی سێوم لە بەرامبەردا وتی من دەتوانم بەڵگەم پێ ئیزن بدەن ئەم بەڵگانە نیشان بدەم بەڵگەم پێ کە 10 کەسی خزم و نزیکی خۆم کە خەڵکی باشووری کوردستانن بە ناوی پەنابەری ڕۆژهەڵاتی لەلایەن UN بەڕێکراون دەرەوە پارەیان لێ وەرگیراوە ئەمە دەتوانێت زۆر خراپ ینی لەسەر UN بکەوێت کە ئەگەر ئەو شتە ساغ بێتەوە ئێمە بەڕاستی بە دوواداچوون بە ئەو کەیسانەی دەکەین من کە دوێنێ ئەوەم بیست دوێنێ شەو پۆستێکم لەسەر لاپەڕەی فەیسبووکی خۆم نووسی و ئاماژەم بێدا زیاتر لە 20 کەس پەیامێنداوە بۆ وتیان ئێمە شتێکی وامان هەیە ینی کەسانێک من قبولی ژنێڤیان وەرگرتووە بەڵام بەداخەوە کەسانی دیکە لە جیاتی ئەوە چوون تەنانەت حاڵەتێکیان پێیان وتی کە ئێستا لە نروێژە 3-4 ساڵە بخۆی بنەماڵەکەی چوونەتە نروێژ ئەوان ساڵی 98 قبولی ژنێڤیان بووە بەڵام کە 3 ساڵ پێش چوونەتە نروێژ ڕەت کراون دووتیانی ئێوە ساڵ 98 هاتوونەتە نروێژ ینی هەر ئەو ساڵە کەسانی دیکە لە جیاتی ئەوان بڕێ کراوە ئەمە جۆرێک ینی بەڕاستی پێشلکرانی مافی پەنابەرانی ڕۆژهەڵاتیە لە هەرێمی کوردستان لەلایەن UNەوە کە پێویستە ڕۆژنامەنووسان و هەر کەسێک کە دەستی دەڕوات لەو بوارەدا کار زیاترکەن و ئەم شتە بخەنە بەرباز کە لە من زیاتر مافی پەنابەران لێرە پێش نەکرێت. کاک ژاکان ئێوە کە لە هەرێمی کوردستانن ئایا گوزەرانتان چۆنە بەگشتی ژیانتان چۆن تێپەڕ دەبێ و ئایا دەتوانن لە هەریم ڕێگای کارکردنتان هەیە؟ هەوجۆرەکە دەزانم خاونم پێداویستی تایبەتە پێشگیە لە سەر عەرەبانە من پێشتم شکاوە 25 دانە پڵاتین لە پێشتمە لاقم شکاوان یعنی پێویست بە نەشتەرگەری هەیە 2 ساڵگیم لێمە هیچ ئیشی نەبووە لە حتا بوو ئەوانە کە حاڵیانی باشە و بەهێزن و خوندەوارن و بوانیشە ئیشنیە چه برەسی بە یەکی وەک من کە بتوانێت ئیش بدوزەوە بەرادران هەوڕیانمان یارمەتیماندانە لێ چەند وەخت هەر ئیسای یارمەتی ئەو بەرادرانە کە دوورسوزن خۆیانیش لەوانەیە پێویستان بە ئەو پارە و شتانە بوو زندگی خۆمان یان ژیان خۆمان دیری من ڕۆژ بە ڕۆژ بەرەونەوە دەبین. باشە ئێوە ئێستا کە لەسەر چرخ دەڕۆن ئەمە لە کەنجیەوە ئەو وای لێ هاتووە پێشەوە کە بێە هەرمی کوردستانە و بەڵێ ساڵانە کە وا لێ ماتووە من بە خەتای پزیشکی وا لێ ماتووە دوای وێش داوامم کردوین تەسادفم کردووە بە ئۆتۆمۆبیل کە هەتا یەک گوشتی دەمیش نییە یعنی من دەستخاتیم تەواو. زێنب خانم ئەگەر بینە سەر مەسەلەی یارمەتیکردنی UN بەگشتی لەو کاتەوە تا ئەستەکە هاتوون کە بەشێک لەو بنەماڵانە هەڵبەت منداڵیان لەگەڵە و پێداویستی تایبەتیان دەبێت تا ئێستا UN هیچ یارمەتی بە ئێوە نەکردەوە یا کردوێتی؟ یەک جار کردوێتی پارەی نەفت داینێ ینی تا توانیتیانە تا ڕادەیەک پێی گوزەرانتان پێ باشتر بێ؟ نا وەڵا بەس یەک جار ئەوە بوو گوزەر
زۆرێکە لێرە ینی وانێت بڵێ بە 400,000 گوزەرانت خۆش دەبێت دەویش لە 2 ساڵاندا یەکجار بترێتەیە گوزەرانیش لێرە بەگشتی بۆ پەنابەران زۆر زەحمە ینی بۆ مەی غەیری خەڵکی عێراقی زۆر بۆ مەسەختە ینی کارکردن لێرە دشوارە ژیان لێرە زۆر زەحمەتە هەموو شتە کاگەرسەلان ئاماژت بۆ کردکەنگۆ هەوڵتانداوە لەگەڵ UN کە یارمەتی بە پەناخوازان بکردرێت باشە لەو نێوەدا حەریمی کوردستان ناتوانێت ببێتە باڵین نێوبژی یان لە ڕێگای حەریمی کوردستانەوە ئەو پەناخوازانە بنێردرێت بۆ دەرەوەی وڵات مادام بە پەنابەری سیاسی وەرگیراون لە ڕاستیدا ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە ڕوانگەی منەوە ئەوە ئەرکی UNە چون ناکرێمە و دوشتە تێگەڵ بکەین بەنسبەت ئەوەی کە بژیون ئەوەی کە خات و زەینەبی ژووتی کە لە ڕاستیدا 400,000 بە پەنابەرانی ڕۆژهەڵاتی ڕەنگە 4 ساڵ 5 ساڵ جارێک بڵێن ئەوە پارەی نەوت 400,000 دینارت پێ دەدەن بەڵام وتم پەنابەرانی شوێنەکانی دیکە هەموو ساڵێک ئەو پارەی وەردەگرن جگەرەوەی ساڵانە 2-3 جار هەر جار $1,000 تا $1,500 وەردەگرن کەوە بۆ پەنابەرانی ڕۆژهەڵاتی نییە بەداخەوە هەیە بۆ بڵێن ژمارەی زۆر کەم یعنی بۆ ژمارەی زۆر کەم لەو پەنابەرانە هەیە ئەوەش کە بڵێ من بەڕاستی ئەو شتەی کە ناردنی پەنابەرانی ڕۆژهەڵاتی بۆ دەرەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەو هەرەوەی کە لێرا پەنای داوی ئەوە مثڵەن وەکو کوردێک دەتوانێت وەکو کەسێکی هاونەتەوەی دەتوانێت خزمەتگوزاری زیاتر کات مثڵەن هاوکاری کات لە کار ئیدارەکاندا دەتوانێت ئەو کارانە بکات بەڵام وەکو ئەرک کە بڵێن بیگوازێتەوە بۆ وڵاتی سێوم ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمیە کاکژاکان ماوەیەکی کەمان ماوە بۆ کۆتایی ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بدەیەوە کە ئایا حکوومەتی هەریم با بڵین ڕێگای بە ئێوە داوە کە لەوێ بمێنەوە بە فەرمی ئێستا ئێوە لەوێ دەتوانن بمێنەوە کە لەوێدا بژین لەی بابەت حکوومەتە هەریم هیچ کاتی زەختی لەسەریان نەخستە ئێستا خۆم نە ئەقامام هەیە نە هیچە فقط تەنیا کارتی یۆنم هەیەوەی بەری 6 ساڵ پێش باتڵ بووە بەڵام لەی بابەتە حکوومەتە حەریم هەتا بە کەسانی کە بچن پەیوەندی بکەن ناوەنگاری بکەن بچن بۆ لای هەتا بۆ ئەدارەی ناوخۆ وەڵامیان دەدێت تاورە بتوانێت یارمەتی دەدێت لەو بابەتی شەویش کێشە نەبووە حتی ئەگەر هیچت نەبوو لە حکوومەتە هەریم کوردستان یەک کەس تایید بکەی بژیم ئەو کەسە ناسراوە مثلا جاسوس نییە یا فڵان نییە هیچ ئێشێکی پێی نییە لەو بابەتە سەپاسیش دەکەیم حتا ئەم چەند ڕۆژێشە کە ئیمە لەسەر شەقامی منە سەپاس تایبەتی لە حکوومەتە هەریم کوردستان دەکەم کە تەحمڵمان کردووە لەو بابەتە هیچ فشاری لەسەر خەڵک نەبوو بەڵام ئەگەر ئیجازە بدەی یەک نقطەی ڕێز ئەشارە بکەم کە بەرادەرێکم هەیە بەناوە ئاکۆ ئەلامەراتی کە هاوڕێ ئەو مەرحوومەسە من و ئەو بەرادەرە ئەگەر یەکشەم وەڵامە دەواکاریەکەمان نەدەن حتا ئەگەر یەک خاڵیان هەم قبول نەکەن تەواویان قبول بکەن ڕەو نۆخاڵە هێشتان قبول بکەن یەکێنە من و ئەم بەرادەرە کە 25 ساڵەیە لەژێر شەکنجەیەک ڕژیم بووە ساڵی 2007 حتا چاویش خراپ بووە لەوانەیە هەر دکتۆر پێوتێت 1 ساڵ 2 ماتە حتا هەیە چاو لە کار بکەن من ئەو بەرادەرە بانگ دەگریم دەم خۆمان ئەدۆزیمەوە بە نیشانەی ئێتراز کە UN مافە ئەم هەموو پەنابەر ڕۆژهەڵاتیە بدات تا زمانێکیش مافوانەندە ئیمە هیچ نەخۆیم و دەممان واز نەکرد زێنەب خانمەگە بە کورتی وەڵام بدەوە ئێوە تاستا داواتان کردو یا بەنیازن داوا بکەن کە ڕێگەتان پێ بدەن لە هەریم بمێننەوە بە یەکجاری ئێمە خۆن داوان کردووە پێشتر ئەو لێرەش ماوێتەوە بەس ینی ناتوانانی نە جنسیەمان هەبێ نە پاسپۆرتمان هەبێ هیچمان نییە ینی مانەوە لێرە نازام تەسەووری کەم مانەوەن ئەگەر ئەو مافانەی کە دەیڵێن پێمان بدەن بۆ چینە لێرەش بمێنەوە وڵاتی خۆمانە و هیچ فەرقی نییە کاگەرسەلان مەرجی کاگەرسەلان پرسیاری کۆتایی حکوومەتی هەریم هیچ پلانێکی هەیە وەگە ئێوە ئاگادار بن کە بە مەسەلەی پەنا
خوازان بە تایبەتی کوردستان ئێران ڕابگات وڵا دوایین شتێک هەبوو ئەمشەو ئەمید کامیل بەرزەنجی بەڕێوەبەری قامە و نیشتنگەی هەولێر ڕایگەیان کە خەبەرێکی خۆشمان بۆ پەنابەرانی ڕۆژهەڵاتی هەیە کە بەزوویی لە بەغداوە کارەکانی ئەو پەنابەرانەی کە لە 2016 هاتونەتە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێتەوە مافی پەنابەریان پێ دەدرێت ینی هەویەی ناسنامەی عێراقیان پێ دەدرێت بەڵام تەنیا بەو کەسانەی کە لە ڕێگەی یاساییەوە بە پاسپۆرت هاتونەتە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمە هیچ نەک هەواڵێکی خۆش نییە بەڵکو دەتوانێت دەربەیەکی زۆریش بدا لە پەنابەرانی سیاسی و زۆریش بە قازانجی ئێران و دەستی پەیوەندیەکانی بکشێتەوە چون لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان مافی ینی ئەو دەسەڵاتەی نییە کە مافی پەنابەری یا جنسی عێراقی بە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی بدات هەر پێشتریش بووە مەسەڵەن هاوڵاتیەکی عەرەبی مسر هەر وڵاتێکی عەرەبی ئەگەر بەپێی یاسای عێراق دەستوری عێراق ئەگەر بێت لە هەرێمی کوردستان 5 ساڵ لێرابێ ئۆتۆماتیک مافی پەنابەری عێراقی پێدەدرێت بەڵام بۆ کورد پارچەکانی دیکەوان نییە ینی ئەوان بەس عەرەب لە دەستوری عێراقدا وهاتووە کە هاوڵاتیەکی عەرەب یا هەر خەڵکی هەر وڵاتێک بێ لە ڕاستی جا کە چوون ئێستا دەتوانین بڵێن ئێران دەسەڵاتی بەغدای بەدەستەوەیە و ئێرانیش پێی خۆش نییە کە مافی پەنابەرانی سیاسی بدرێت و ڕەنگە ئەو شتێک کە ئەمشەو باسکراوە هەر دەستی ئێرانی تیابێت کە ئێران بتوانێت بەو شێوەیە زیاتر دەست و پەیوەندیەکانی خۆی بنێرێتە عێراق و بۆ پیلانەکانی خۆی استفادەیان لێ بکە و ئیقامەی عێراقیشیان هەبێت. سپاستان دەکەم ئەرسەلان یار ئەحمەدی لە ڕێکخراوی هەنگاو هەروەها زێنەبێ ئاراوەند و ژاکان مەلکشا پەناخواز لە هەرێمی کوردستان سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەو پرۆگرامەدا. سپاس بۆ سپاس بۆ هەموو بینەرانی بەڕێز تا پرۆگرامێکی دیکەی ڕەنگە هەر بمێنن بە سڵامەت.